مامۆستا تۆ چۆن خوێندکار وەردەگری؟ بەڵام جەستە متعەی خۆی هەیە. ئەگەر مادە کوحولیەکان یاخود جگەرە یاخود نێرگەلە بکێشێت مامۆستا قبولی ناکات. بۆچی؟ یەکێکیشم لەو کەسانی حەزم لە عومری درێژ نییە. سڵاتان لێ بێبینێرانی کۆباس، من کەیفی حەسەن هەرکی لە دیدارێکی تری کۆباس هاتمە خزمەتان. وەکو هەمومان دەزانین کە هونەر لە مێژوو و کللتوری کوردیدا ڕێز و پێگەیەکی گەورەی هەیە. ئێستا لە لای ئاوازدانەر و هونەرمەندی گەورەی کورد مامۆستا هەڵکەوت زاهرم لەسەر چەندین بابەتی هونەری گفتوگۆ دەکەین. سڵاو ڕێز، منیش بەخێراتنی ئێوەی بەڕێزەکەم، سپاس بۆ ئەو پێشکەشکردنە و مقدمە جوانەی کە بەڕێستان فەرمووتان. هیوادارم توانین گفتوگۆیەکی جوان بکەین و سود بەخش بێ بۆ هەموو لایەک. مامۆستا گیان ئێستا سەرقاڵی چیت؟ ئیش و کارەکان چۆن دەڕۆن؟ وڵڵاهی من هەمیشە سەرقاڵم، ئێستای تێدا نییە. من هەمیشە ڕۆژانە لە کاتژمێری 2 پاشنیۆڕۆ بڵین دێمە ستۆدیۆ تا درەنگانی شەوان خەریکی کاروباری هونەریم لەگەڵ کۆمەڵێک لەو هونەرمەندانی کە ڕۆژانە تەواجودیان هەیە لەگەڵ من، ئێزافەتەن کۆمەڵێ نەفەسی تازە و گەنجی تازە و هونەرمەندی تازە لە شوێنەکانی جاجا دێنە لام و خەریکی سەرقاڵی تۆمارکردنی بەرهەمی نوێ و کاری نوێ و هەروەها زیندوکردنەوەی هەندێک لەو بەرهەمە کۆیەکانی کۆنی پێشوویە هەندێک لە هونەرمەندەکان بە شێوەیەکی ڕیلز کە دەبینن لە جمهورێکی زۆر و بینەرێکی زۆری هەیە. وەکو ستایلێکی تازە توانم بڵێم من ئەو ستایلم دروست کرد لە کوردستان کە دەتوانی پەیامێکی سەریع لە دقەیەک بگەینی. مامۆستا هەڵکەوت زاهر لەگەڵ ئاوازدانەرەکانی تر چۆن یەک جیا دەکرێنەوە؟ بێگومان هەر ئاوازانەرێک هەر کەسێک ڕێچکەی خۆی هەیە و ستایلی خۆی هەیە و فۆرمی خۆی هەیە لە کارکردن. فۆرمی من جودایە، من بازاری من بازارێکی دەوڵەمەندترە با بڵین، لەبەرەوەی لە کۆمەڵی ستایلی جیاواز ئیشەکەم، لەگەڵ کۆمەڵی زمانی جیاواز ئیشەکەم، کۆمەڵی قەومێتی جیاواز ئیشەکەم. ممکنەوە هەمە ڕەنگەی کە لە لای من هەبێت لە لای ئەوانەی تر بڵێت. مامۆستا گیان دەبینین کە هەر هونەرمەندێکی دیار یاخود وەکو نمونە جەنابتان بینینەوە زیاتر خەڵکی کەیفیان بەوە دێ یاخود دڵخۆشم بەوەی کە هەندێک بابەت لەسەر ژیانی جەنابت بزانن. بەڵێ. جا خۆت کەسێکیت لە ئایندا نزیکیت و بەها ئاینیەکان ئەرکەکان وەکو خۆی جێبەجێ دەکەی ئەوەندەی کە ئاگادار بین. بەڵێ. مامۆستا هەڵکەوت زاهر تا چەند لە مردن دەترسێت؟ ئەبەت. و من یەکێکم لەو کەسانەی سوپاس بەخوای گەورە ملتەزیمم ئاینیەن کە بڵێ واجبی نوێژی ڕۆژانە دەکەم، ڕەمانگی ڕەمەزانە و سەردانی ماڵی خوای گەورەیە دەکەم. ساڵانە چوم هەموو ساڵێک دەچی؟ پار ساڵ نەچووم، یعنی ئەم ساڵ بڵێن نەچووم، ئەجینا 8 جار چووم و بە بەردەوامیش تۆمارکردنی قورئانی پیرۆزم هەیە، گوێش دەگرم. بەڵام ڕەبتە بەوەی کە مرۆڤ چی ئەچێنێ و چی دەکات، لەبەر ئەوە من ئەبەت ترسی مردنم نییە. یەکێکیشم لەو کەسانی حەزم لە عومری درێژ نییە، هەرچەنە تەمەن بەدەستخوای گەورەیە، حەزەکەم لە عومرێکی پوخت و پاک ئینسان وەداع بکات، نەک زۆر پیر ببێت و ببێتە سەرمایە ئێشە بۆ خەڵکێکی چواردەورت. نا، من حەزم لە عومری درێژ نییە و مردنیش شتێکە لابوودە بۆ هەمومان. بەعکس بە پێشوازی جوانەوە لی دەکەم و ئەپەت لێ ناترسم. مامۆستا گیان خۆت باسی ئەوەت کرد کە حەزم لە تەمەنی کورتە. بەڵێ. مردن بەدەستی خودای گەورەیە. ئێمە زانین کە بێگومان خۆی گەورە کەی کاتی هات ئەو ئامانەتەی کە لە لامانە ڕادەستی دەکەینەوە. مامۆستا هەڵکەوت زاهر حەز دەکات لە تەمەنی چەندە یعنی لە ژیاندانەوە ئینشاڵڵا تەمەنت درێژ دەبێت؟ ئەمە وەکو حەز ناکەم لە قەت لە عومری 60 وەکو خۆم زیاتر بژیم، حەز ناکەم. ئەو منێتیانی هەم بۆ لە ژیانمدا تقریبەن دەتوانم بەڵێم هەمووی هاتووتەتی. مرۆڤیش ئەگەر تموحێکی زۆری نەما ممکینە ئێجگار ئەو متعەی نەداتێ. من ئەو کاتی سەردانی ماڵی خوای گەوراکەم خۆشترین متعەی شتە بۆ من ڕوحانیە.
پێم خۆشە دایما مانگی ڕەمەزانم زۆر پێ خۆشە زۆر نزیکم لێوەی بەڵام لەگەڵەوەش من زۆر خولیای مۆسیقا و هونەرەکەی خۆمم زۆر دڵم خۆشە بێ بە مۆسیقا بە تۆمارکردنی ئەو بەرهەمانانێکەکەم کە ئاواز دانێم یعنی من بە عمرێکی محدود گەشتومەتە ئەوەی لەسەر ئاستی جیهان لە سەیەکی زۆرترینی ئاوازانەری هەموو جیهانم ژمارە ئاوازەکانم ئێستا گەشتۆتە 2895 تقریبان بەدانانی 120 ئاوازی کە پێچێ لەو ساڵ ئیشاڵە بیکەم دەمە ڕێزبەندی یەکەم لەسەر ئاستی تاوەکو ئێستا ئەوکە خۆت ئاماژت پێکرد ئاوازت بۆ چەند هونەرمەندانەوە زۆرن لەوانەیە ژمارەی بیانی یاخود ناوخۆین زیاتر ئەکیت کورد زیاترە لەبەرەوەی کۆمەڵە ڕێچ ینی هونەرمەندی ئێجگار زۆرن هەموو هونەرمەندە دیارەکان ئەکسەرەتی کارم بۆ کردوون بەڵام زیاتر لەواچێت لە 120 هونەرمەند زیاتر ماوسا تۆ چۆن خوێنکار وەردەگریت من پێی ناڵم خوێند کارت ئەوە لە ناو میدیا ئەو شتە دەنووسێ من حەزم لێ نییە شخصی خۆم هەر هونەرمەندن هەموو ئەوەی کە دێتە لای من کارێکە کاری هونەرمەندیە زۆر جار لە میدیاکان ئەنووسێ قوتابیەکانی مامۆستا من پێم خۆش نییە تەمان سوپاسیانەکەم لەو تەقدیرە ئەوانە هەمووی خۆیان بە من بە مامۆسادا ئەنێن خۆیان قوتابینا من ئۆکێ من مامۆستام بۆ ئەوان بەڵام حەزەکەم ئەوان هونەرمەند بن نەک قوتابی ڕاستە لە منەوەشت فێرە بن فێریان دەکەم بەس بۆ خۆشیان هەرێکی سەلیقەی خۆی هەیە هەڵبژاردەی خۆی هەیە من زۆر ئازادم لە کارکردن لەگەڵ یان کارێک بەدڵی خۆیان نەبێ قەت حەز ناکەم بێڵێن هەندێک جاریش دێتە پێشەوە من دەڵام فڵان کار بۆ تۆ باشە یانیش شوێنەکەی بۆی دیاری دەکەی هەندێک جار هەیە میسان لەگەڵ هونەرمەندەکان کارمان کردووە وتمە ئەو بەرهەمە بۆ تۆ باشە لەوانەیە هونەرمەندەکەی کەم جار حەزی لێ نەبێت دوای 3 ساڵ توێتی مامۆسا فعلەن ئەو کارە گونجاو بۆ من زۆر حەزم لەو ستایلەیە تاوەکو ئێستا مامۆساگیان چەند کەست ڕەت کردوێتەوە کە پێت وتووە یاخۆت تۆنی دەنگت یاخۆت کارکردنت لەم بوارە پێم گونجاو نییە ئەتوانم بڵێم فرسەت نەدان بڵێن فرسەتم داوە بە خەڵک تۆمە بڕۆ پرۆڤە بکە زۆرن من ڕۆژانە لە ڕێی سۆستۆرەکانی کۆمەڵایەتیەوە بە دەیان و 15-20 کەس داوا دەکا بێت لە وڵاتی ئێران لە وڵاتەکانی تر لە وڵاتە عەرەبیەکان هەروەها کوردەکانی رووسیا کوردەکانی کازاخستان خەڵکی زۆرمان هەیە لە ئەوروپاوە بەڵام ناشتوانم یەک نەفەسم خەڵکێکی زۆر لە چواردەوەرمە ئەگەر موسسەسەیەکم هەبوایە من لە کوردستان ینی موسسەسەیەکم هەبوایە بمتوانێت بە ئێستافێک دانێم کاتێکە خەڵات کرام لە بەغداد لەلایەن نەتەوەیە گورتیۆکان ئەوان پرۆژه ئەوەیان بۆ من تەڕح کرد کە سەفیری نەوای حەسەنە هەڵم بژێرن یان موسسەیەکی دانن بۆی بتوانم زیاتر من پەرە بدەم ئەو شێوەکاری منیان زۆر لە معجیب بوو هەتا لەگەڵ کەسە گەورەکانی ئەم وڵاتش باسییان کردبوو کە پێویستەکە موسسەیەکی هەبێ وەکو خوێندنگایەکی گەورەتر بتوانێت زیاتر پەرە بەبواری هونەری بدە ئەو زانێرانەی کە ئێمە دەزانین بڕیار بوو کە کارێک لەگەڵ هونەرمەند ناسلی ئەنجام بدەیت ئەم کارە گەیشتووە بەکوێ و لەسەر کارەکە بەردەوام من یاخود کارەکە ناکەن خاتون ئاسلێکێکە لە کەسە عزیزەکان لای من بێگومان ئەو هاتەوە بە سەردان کۆمەڵەیەک ئامادەکاریمان کرد هەر لە کاتێکی ئایندەی داهاتوو دەکەبێتەوە بێگومان ئەو کارە ئەنجام بدرێ و ئەوە یەکێکە لەو کەسە بەوەفایەنە و مرۆڤێکی زۆر بەڕێزە لە لای من هەمیشە مەلە پەیوەندی مامۆستا خۆت لەو چاپێکەوتانەی کە بینیومە و لەو شوێنانەی کە کارت تێدا کردووە لەگەڵ بەشێکی زۆر لە هونەرمەندان لەژێر دەستی جەنابەت کاریان کردووە زۆر ڕێزی ژن دەگریت کەوشەی ژن دێتە بەر چاوت چه هەستێک یاخۆت چ قسەیەک لەسەر ژن هەیە ڕاستی ژن با بڵێن ئافرەت نیوەی کۆمەلگایە تاوکەری ژیانە ئافرەت ئەبێ واسەیریکەی خوشکە کە چەند دڵسۆزە بۆ برا دایکێک کە چەند پیرۆزە ئینسان لێ لە دایک دەبێ یان کچە کە ئیمرۆڤ جگەرگۆشەی خۆی چەند خۆش دەوێ یا خۆت هاوڕێیەکی زۆر ئەزیزە وەکو من لەو هاوڕێیانەی کە هەمە زۆرن لە هونەرمەندانە وەک تارە ڕەسوول وەک لە میا جەمال وەک لەیلا فەریقی وەک خاتوو مەرزێ ڕەحمەتی
زۆر لەو هونەرمەندانەی تر ئیلای دەمەتین زۆرن ڕاستی نەک ناوەکانم هەمووی لەبیرچێت دکتۆرە بەڵقیس یەکێکە لەوەی کە ئافرەتێکە لە لای من سەر تا سەری ئاڵتونە و ژنە جوانە ژن پێگەی خۆی هەیە و تەواوکەری کۆمەلگایە ژیانیش بەبێ جوانی ئافرەت بەڕێوە ناچێت. بەڵێ ئەوسا تۆ بە کامە هونەرمەندی کورد تاوەکو ئێستا سەرسام بیت بەرداوام سەرسامی خۆت پێ دەربڕی بێت چه هونەرمەندێکە؟ وڵاهی زۆرن ڕاستی ناتوانم بەڵام یەکدانە بەڵام زۆرن هەر یەک لە بوارێکی خۆیدا مثالەن من هەمیشە وتومە پێگەی هونەرمەند لەیلا فەریقی دەنگێکە لە دەنگە نەمرەکان هونەرمەند باخانێکێکە لە دەنگە هەرە باشەکانی کورد خاتوتارە ڕەسوڵ بۆ ساڵانێکی زۆر دەچێ گۆرانی دەڵێت جوانی دەنگی خۆی هەرۆک خۆی ماوە بێگومان هونەرمەند کاک عەبدولقاهەرزا خۆی زۆر لە لای من هونەرمەندێکی ئیجگار باشە هونەرمەند میرا عەلییەکی کە لە دەنگە خۆشەکان لە لای من کە زۆر پەسەندە لە لای من هونەرمەند زیاد ئەسعەد هونەرمەند کاک میکائیل لەم گەنجانش زۆر کەیفم بە دەنگی عەدنان تەیموور دێ ئەو گەنجەی کە براوەی دووەمی بەرنامەی کوردستان ستار بوو هەروەها لۆران محەممەد کە خەڵکی ڕۆژ ئاوایە هەروە بڕوا ئەرسەلان ئەگەر ئاسایی بێ ئێستا پەیوەندیت لەگەڵ چۆنە تەندروستی وەڵاهی من هەمیشە پەیوەندیم باش بووە هەندێک جار ئەگەر بێدەنگ دەبێ منیش ڕێز لە بێدەنگەکەی دەگرم قەت نامیستۆ من بمەمای ئیزعاجی بۆ تەندروستی یا بۆ سەحەتی کاتێککە تەلەفۆن بکا و یا من هەواڵیم پرسی بێ ئاگامان لە یەک بووە و هونەرمەند زیاد سعدێکێکە لە هونەرمەندە هەرە باشەکانی مێژووی کورد جارێکی قەت زیاد سعدێکی کە دروست نابێت لە کورد بەڕای من و ئەو وەکو کەسایەتیش مرۆڤێکی زۆر محتەرەمە زۆر کەسێکی بەڕێزە زۆر ئینسانێکی تەبیعەت جوانە ئێمە هەمیشە لەگەڵ هونەرمەند کاکاوە شێخی هاوڕێ و هاوکاری هەمی ژیانم هەمیشە کاکاوە شێخ لای من کەسێکی زۆر تایبەتە باسی جوانی و توانەکانی کاک زیادمان دایما لە کۆڵنەوەمان کردووە لەسەر توانەکانی دەنگی و قسەمان کردووە یەکێکە لە مرۆڤە باشەکان. ئێستا تەندروستی باشە؟ ئەوەندەی ئاگادار بیت؟ وەڵڵاهی هیوادارم کە باش بێ هەمیشە هەروەنداڵم. بینیمە لە ساڵی 2024 جەنابەت چەندین خەڵاتت بەدەستهێنا. بەڵێ. لەناو بیانیەکان ڕێزێکی تایبەتت هەیە لەناو کورد چیان بە هەڵکە و زاهر بەخشیوە؟ وەڵاهی خۆشەویستی جمهور لای من گەورەترین خەڵاتە من بۆ هەر شارێکی کوردستان دەچم زۆرترین وێنەی کە لەگەڵ من دەگیرێ لەگەڵ هونەرمەندە گۆرانی بێژەکان ناگیرێ دەچمە زاخۆ لە پردی دەلا لەوێ کە احتیفالێکمانە بێ پیاسەیەکی و دەگرم بە 3-4 سەعات لەو مەسافە بچووکە ڕزگارم نابێ لە شارەکان من خۆشەویستی زۆر قەت چاوەڕێ خەڵاتێک نیم لە کوردستانەوە بکرێن لەبەرەوەی من خەڵاتە نێو دەوڵەتەکانم زۆر بەدەستهێناوە وەڵاهی بەس لە 2024 خەڵاتی مانگی 12 باشترین ئاوازانەری نیشتیمانی عەرەبی بەدەستهێنا هەروە خەڵاتی ئاشتی سەلامی دووەری لایەن نەتەوەی گوردەکان هەر لە مانگی 12 پێم درا میهرەجانی عیون لە بەغدا کرا میهرەجانەکە کرا بە ناوی منەوە شەقامەکانی بەغداد هەمووی وێنەی من بوو هۆتێلەکان هەمووی وێنەی من بوو ینی ڕێپێوانێکیان بۆ من دروست کرد زیاتر لە 200 سایارە و 100 ماتۆر بە سایارەکەی من و کچەکەشم لەگەڵم بوو فەیروزخان کە ئەڕۆشتین لە پێشەوە ئەو هەموو سایارە و ئیستقبالیان بۆ من کرد لە بەغدا بەڕاستی من شۆک بووم یعنی بۆ خۆم شۆک بووم هەروەها لەلایەن دەستگایەکی لوبنانی خەڵاتی شێخی مولەحەنینی عەرەبم پێ بەخشرا ینی ناوچەکەی ناوچەی عەرەبیەکان ئەو لەقەبەیان دامێ غەیری بەش لە کۆمەڵێ فیستیڤاڵی تردا لەلایەن دەستگای سەوسەنی نێودەوڵەتی خەڵاتی باشترین ئاوازدانەر دیساندرا بە من لە مێهرەجانێکدا بەڵام بێگومان ئەوەی لە مەسڕ کرام 24 باشترین ئاوازدانەری عەرەبی لەم هەولێرەوە تۆ لەسەر هاستی هەموو عەرەبیەکەم بیت طبعاً دڵخۆش بووم بێگومان لای من ئەڵێم خەڵات وەرگرتن و خۆشەویستی جمهور لە کوردستان لای من گەورەترین خەڵاتە
ڕێزگرتنی خەڵکەکە بۆ هەر دائیرێکێکی ڕێزت لێگرن احترامێکت لێگرن زۆر خۆشە ئەوە گەورەترین خەڵاتە بەڵام بێگومانیش کە لەسەر ئاستی نیشتیمانی عەرەبی و من خەڵاتی زۆر گەورەیترم وەرگرتووە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە تورکیا 2012 خەڵاتی باشین ئاوازدانەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستم بەدەستێنا کە ئەمە گەورەترین خەڵاتە بەڕاستی لەسەر چەند بەرهەمێک بوو بێگومان یعنی خۆشی خۆی هەیە بەڵام کەیفی بەژانێکی سادە دێدا خۆت سادەم من زۆر سادە مرۆڤ بۆی نایە کە سیارەت بە دوو بکەوی ئەبەت من لە کاتێک کە پۆستی ڕسمی حکومیم هەبووە هەر بە سایارێک ڕۆشتم و هەر بە سایارێکی شاتومەتەوە و قەت ئەو کەسە نیم انتقامی بم من لە ژیاندا ئەگەر کەسێ هات بێ بتکوژێ باشتر نەک تۆ خەڵک بکوژی من تەبیعەتم وایە لەو سیفەتانم يعني من هیچ دژمنێکم نییە هەست بە شتێک ناکەم ممکنە غیرە هەبێ لەلایەن کۆمەڵی خەڵکەوە یان کۆمەڵی هونەرمەندەوە نەفەسی منە بینن بەردەوامە بەس من ژیانم داوە بە هونەر یعنی حیاتی خۆم هەمووی لەناو هونەرە وەکو خۆت ئاماژەت پێکرد کە غیرە هەیە تاوەکو ئێستا وای کردووە جارێک عاجز ببی یاخود دڵت تون ببێ بەوەی کە خەڵکی قسە بکات یاخود کەلیمەیەکی وە دەرببڕێت دڵی جەنابتی ئێشان بێ لە غیرە و شت ناترسم هیچ مشکلە بنێ منە بیری لێ ناکەم و سەریشان ناکەم چکم ئاستی کارەکانی من جودایە لەوە نێبات دانیشم بیر لە غیرەی هونەرمەندێک بکەم و لە من یەکە خەفەتی پێ بخۆم نا بەس سەفەرێک من زۆرترین کەسم کە زۆرترین نووسراوم لەسەر نووسراوە لە مێژووی کورد هیچ کەسێک بڕوا ناکەم بەقەدەر من ناوی هێنرابێ و هاتبێت بەڵام یەک جار بە یەک نووسین ڕاستی دڵم هێشە دڵم زۆر هێشە نامێ باسی ناوەکە و نووسەرەکە بکەم زۆر بێ ناحەقی کرد بوو بەرامبەر شتەکانی من ئەویش هەستەکەم بەم بەست بووە نەکرد ئازانەکەی یاخود ئازادکردنی ئازاکەم هەموو کەسێکم ئازاد کردو حتا ئەو شتم نییە من ئینسان ئەبێ ئینسان جوانتر سەیری خەڵکی هەندێک جار نەفەسی ئینسان ماندوویەکەن یا فێریەکەن نابێتەوە بێتەوە گەورەتر بیرکەیتەوە ئەبامسا ئەگەر ژیان بگەڕێتەوە هەمان کاری هونەری هەڵەبژێریتەوە یا خۆت لە کارێکی تردا دەبینیەوە بەس هونەر هەڵەبژێرمەوە چکم هەست دەکەم خوا منی خۆڵقاندە بۆ هونەر و موسیقا و کاری ئاوازدان بەڵێ لە خۆت وەکو ئاماژەمان پێکرد کە کەسێکی نزیکت لە ئاین چۆن ئاین و موسیقات لە تێکەڵکێش کردووە من نامەوێت فتوا بدەم بەڵام بە بۆ چوونی من هەموو کارێکی باش لە هەموو دینێکدا جێگایە بێتەوە باشی هەموو کارێکی خراپ ئەگەر من بێت و ماڵەکەم دراوسەی ماڵی جەنابتە دوو مکەبەرە دێنمە حەوشەکە ئاخر دەنگێ دێمێ حەفلە ئەکەم بۆ خۆم لە حەوشەکە ئەمە حرامە و مۆسیقایە لەبەرە توی پێیزعاجەکەم بەڵام من مۆسیقایەک دەکەم ڕۆیایەکی جوان شەعرێکی جوان ممکنە لە هەمووشمان ڕخنە هەبوو بێ شعرێکمان کرد بێ جۆرە دەرکەوتنێکمان هەبوو بێ تا لێ ئینسان خبرەی زیاتر دەبێ بێگومان من وەک خۆم مۆسیقا بەدایەنانێکی ئەفراندنی خوای گەورە دەبینم من فتوا نادەم بەس بە حرامی نابینم زۆر لە شێخەکانی ئەزهەریشم بینیوە شێخی وڵاتی سعودیان بینیوە دواتر ئیبن الحازم یەکێکە لە گەورەترین زاناکانی ئیسلام یەک نۆتەی مۆسیقای ڕەت نەکردوێتەوە بە قبوڵ دادەمدرێ هەموو شتێکیش غەزەلی عەفیف و تعبیرکردن و مەزاجی وشە دەربڕین لە تعبیرکردن مەزاجی خەیاڵە نە بە واقعی بێکاتێکەڵێ خۆشمەوەی لە نازانم چی و چی مە بەس ئەوە نیە فعلی ئەو شتە بێت تێکستێکە شاعرێک دەینووسێ ئاوازەنەرێک ڕوحی بەبەردەکە گۆرانی بێژێک دەڵێ ئەمە معنای ئەوە نیە ئەوە توایەوە بۆ ئەو مۆزوع ئەو شتە بوو دواتر حەزەکەم شتێک بڵێم من مرۆڤ لە دوو ڕوئیاوە دەبێت تەحلیلکەی ڕوحی ئینسان پێویستی بە دینە لای من وایە بە گوێگرتنی قورئان بە دیانەت بە نزیکی لە خوای گەورە ڕوح ئارام دەکاتەوانێ بەڵام جەستە متعەی خۆی هەیە مۆسیقاش بەشێکە لەو شتەی هەموو بەشەکانی تری حەیات جەستەی مرۆڤ ڕوئیای مرۆڤ پێویستی بەو متعانە هەیە مامۆستاگیان دەزانین کە هەر هونەرمەندێک بێت لە لای جەنابت کار بکاتن ئەگەر مادە کوحولیەکان یاخود جگەرە یاخود نێرگەلە بکێشێت مامۆستا قبولی ناکات بۆچی؟ من جاران ڕاستی ئەوە شەرتێ لە شەرتەکان بوو
خەڵکم وەرە نەدەگرت لەو ڕوئیانەوە کەیفم بە مەشروب نایە قەت و جگەرەش زۆر پێی ئیزعاجم بەڵام لە ئێستادا ڕاستی ناتوانین یەکە نەدووە نەدەیە نەبیستە شتەکە زۆر بووە زۆرە ناتوانانی ئەو کۆنتترۆل دەبێ گرنگی وێ لە بەرچای من نەیکێشن و خۆلی ناکە لە پێچاو بکێشن و یاخود مادەکەحیلەکان بخۆن هیچ کەسێک نیە لە بەرچای من ئەو کاری هوەری بکە و جگەرە بکێشێ مستەحیلشتی زۆر باشە مەگەم نازان بەرچاوم نەمبینیوە لە ژیانم ئەگەر لە شوێنێک بین خەڵکێکی غەیری هونەرمەندی تری تێوا بێ لەسەر مێزێک ناخواردنە جگەرەیەک دەکێشێ ئەوە پێیوەست نیە بە منەوە بەس ئەوەی کە لەگەڵ من کار دەکات احترامم بۆ ڕێز بۆ من نەیان کێشاوە قەت نەمبینیوە هۆگە کێشاشێکیش ناڵێم بەڵام نەمبینیوە وەکو ڕێزێک وەکو خۆت ئاماژت پێ کرد کە ئاوازێکی زۆرت بۆ هونەرمەندان داناوە بیرت لەوە نەکردوتەوە خۆشت گۆرانیەک تۆمان و کێ مامسەگەن نە من جاجا لەگە هونەرمەندەکان مشارەکەی گۆرانی ئەەکەم بەس نەگۆکو گۆرانی بێژۆکو ملەحین وەکو ئەرشیفی دەنگی بمێنێتەوە لەگەڵ هونەرمەند لە میاد جەمال چەند گۆرانیمان پێکەوەت سەئەلونی ناسی فەیروز و حەبەیتک وتم و بینەرێکی زۆریشی هەبوو یەک دوو پارچەی بچووک ئاوا لەو گۆرانیانەی کە هەبووە لەگەڵ عەدنان تەیموور و لەگەڵ لۆران محەممەد و تومە جارجار بە زۆرتری نەگەڵ لە میاد جەمال یەگەڵ خات و تاڕەسەریش جارجار کە دێتە ئێرە زەمزەماکەم پێکەوە بەڵام ئەوە وەکو ملحین و گۆرانی بێش تەعاملەکەکەین نەگوەکو گۆرانی بێش بەڵێ کۆتا پرسیار کە ئاراسی جەناب بکەم زیاتر لەسەر تەندروستی لە تەندروستی جەنابتە چۆن گرنگی بە تەندروستی خۆت دەدەی مامۆستا کەوزایی کەیفی بە خواردنێکی کوردەواری دێ وەڵاهی من زۆرترین حەزم لە خواردنە کوردیەکانە یەکێک لەو کەسانی کە زۆر نزیکە لە من کاکوونە ڕەحمەد داویش هەر هونەرمەند و گۆرانی دەڵێ جا ئەوە زۆر با بڵێن زۆر نەوسرە کاتێک کە خواردنێک دێ پێش ئەوەی بچینە سەری زوو یعنی خۆی هینە کات کە زوو دەست پێ بکە من تۆزە تاخیر یەکەم من حەزم لە هەموو خواردنە کوردیەکانە غەیری یاپراخ ناخۆم دۆڵمۆ یاپراخم حەز لێ نییە بەڵام هەموو خواردنێکی تر دەخۆم زۆر کەیفم بە ماست دێ زۆر چا ئەخۆمەوە ڕۆژانە بەس بێشەکرد حەزم لە بڵێن مەطعەمی باسی تەرشکت کرد خواردومەی هەرکیەکانم خواردووە خۆش بۆ زۆر بەلامەوە کفتەی سلێمانیم زۆر پێ خۆشە خواردنی تورکیام زۆر حەز لێ بەعام مەطعەمی ئێرانیم زۆر پێ خۆشە مەطعەمی لوبنانیم پێ خۆشە مەطعەمی ئیتاڵی و زیاتر کەیفت بە خواردنە بیانیەکان دەیە خودت کوردەواری خواردنی کوردەواری خۆمانم زۆر بە دیاریکراوی کامی زۆر برنجە بێ هەموو ڕۆژێک من نێڕوان برنج بخۆم هەموو ڕۆژێک برنجە خۆم نێڕوان ئەگەر برنج نەخۆم کەواتە هیچم نەخواردوە مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە زێڕنەی کە بە ئێمەت بەخشی بۆ گفتوگوکردن لەسەر بابەتە هونەریەکان زۆر سپاس گەلێک بەخێر بن هیوادارم ئێوەش مۆفەق بن گەنجێکی جوان پرسیارە زۆر بە جوانی زۆر ڕازی بووم لە دیدارەکە زۆر پێم خۆش هەموو کەسێک کە دێت بتوانێت شتی تازە لە کەسەکان دەرکات بیدا بە خەڵک نەک کۆمەڵێشتی بۆ لایک و کۆمنت و ئەو شتانە دەستخۆشیت لە یەکەم چکم پرسیارەکانە زۆر مەوزون و جوان سەنگین لەجێ خۆی بوو خۆشحاڵت کردم زۆر سپاس مامۆستاگیان بۆ دەرفەتە